لو ما دخوازم جه هجای محمد یاسری چاودری سیاسی جه بغدای بپرسم هجای محمد باورم تو جه چارچوبه هماهنگی نزیکی چه مثلا 25,000 یک و چارچوبه هماهنگی ددت عالی گیرد خو حتی بین سرجاده راسته؟ بسم الله الرحمن الرحيم. خدای گەورە میهرەبان سڵاو لە ئێوە و طبعا انه هذه الشائعات ئەم دەنگۆیانە لە ڕاستیدا هیچ ڕاستیەکیان نییە باطلاق مظاهرات بۆ ئەوەیە بۆ کاریگەریکردنە لەسەر وكذلك التصدي هەروەها بۆ ڕوبەڕووبوونەوەی او للمجموعات تصدي بۆ ئەوەیە کە ڕوبەڕووبوونەوە لە نێوان لایەنێک هەردوو لایەنی خۆپشاندانەکەدا دروست بکرێت اطراف كانت تخشى ولا تزال هەندێک لایەن هەن ترسی ئەوەیان هەبوو کە خۆپشاندەرانی ئێمەش بچنە سەر شەقامەکان بەڵام خۆپشاندانی ئێمە وەک هەموو لایەک دەزانێت کە چوارچێوەی هەماهەنگی جئنا الى الفيصل هي نتائج نیازێکی خراپیان نییە ئەوان داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکەن بەڵام هەڵبژاردننی پێشوەختەش مەرج و یاسا و ڕێسای خۆی هەیە پێویستە بۆ ئەوە پەرلەماندا بنیشێت بەڵام لا ئەمە لەلایەک لەلایەکی دیکە هەموو بەرنامە و پرۆگرامێکی چوارچێوەی هەماهەنگی بە گوێرەی یاسا و دەستور دەبێت و هەموو چالاکیە مەدەنیەکانیشی بە شێوەیەکی ڕێکخراو دەکرێت بەڵام کە لایەنی بەرامبەر هیچ کاتێک ئامادە نییە بە گوێرەی بنەمە دەستوریەکان ڕەفتار بکات و مامەڵە بکات ئیتر چی ئێستا جەماوەری چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت لە ڕێگای و خۆپشاندانەوە پارێزگاری لە دامەزراوەکانی باشە هێژای محەممەد یاسری دبێژن چارچوبەیە هەماهەنگی ئالیگر و جادە نینە ئەڤن و قاش و بناوێ خۆپشاندەران بوو چارچوبەیە هەماهەنگیە دەردکەونە جادەیان میلیشن گرۆپێن میلیشانە لەو ماسەدر دترسا بەریەک کەفتن چێبی دناو بەراوان و ئالیگرێن سەدری ji berwê gotiya me hîç digel alîgirên çarçûveyên nîne muşkîla me digel serkirdeyê wan e ev rastî ye أنا ذكرت قبل قليل من بەر لە کەمێک باسی ئەوەم کە هەڵبژاردنەکەات بۆ هەڵبژاردن چەند پێشتر چەندین دەنگ لە چوارچێوەی هەماهەنگی دزراون و ئێمە دەبینین کە لەو باوەڕدان کە چوارچێوەی هەماهەنگی خاوەندە گەورە زۆرترین دەنگی هەڵبژاردنەکان بووە بۆ ئێستاش ئێمە چاوەڕێی هەمان سیناریۆ دەکەین و لەو باوەڕەداین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لەلایەکی دیکەوە ئەوان دەیانەوێت ڕوبەڕووی کێ ببنەوە ئەی ئەوان بانگەشە و بانگەواز بۆ گەل ناکەن ئەی ئەوانە خەڵکی کوێن ئەی ئەوانە شەرگەلی ئەم عێراقە نین ئەوان وا ڕەفتار لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی دەکەن کە وا نیشان دەدەن لە گوتارەکانیاندا گوایە ئەوانە خەڵکی عێراق نین و هاتوون بە زۆر دەست فەرمانڕەوایی عێراق دەکەن باشە یا پرسیار ئەوانە هێژای محەممەد تو چاوەڕێت کێ ئەڤروکە بەریەک کەفتن شەڕ و ئاڵۆزی دنابەر ئالیگرێن سەدری و چارچوبەیە دەربکەویت یان نا
مطلقا لن تحدث ناخێر من هیچ باوەڕ ناکەم و ئەوەش زۆر دوورا و ئەگەرە کە ڕوبەڕووبنەوە لە نێوان خۆپشاندەرانی چوارچێوەی هەماهەنگی و مقتەدا سەدرریەکان ئەنجام بدرێت چونکە هەر یەکێک لە شوێنێکە و لێکەوە دوورن و هەر یەکیان دەیانەوێت پەیامی خۆیان بگەێنێت صوت عليه الشعب العراقي ثغرات الاطار لاجل المحافظه لە کاتێکدا داواکاری ئەوان زۆر مەحاڵن جێبەجێکردنی داواکاری ڕوتی سەدر بەڵام داواکاریەکانی چوارچێوەی هەماهەنگی پارێزگاریکردنە لە دامەزراوەکانی دەوڵات و پارێزگاری عێراقکردنە لە عێراق لە ڕێدابردن و هەنگاونان بەرە و ئاقارێکی نادیاری نەخوازرا و باش پەیامە هەوای هەستێژای محەممەد یاسری چاودێری سیاسیش بەغدای گەلەک سپاس بۆ دەمە هەوە على دەست خۆش.